پێشەکی پیرۆزبایی لە هەموو کوردی چوار پارچەکەی کوردستانەکەم بۆ تایبەتی باشووریش کوردی باشووریش و هەروەها پیرۆزبایی لە هەموو ئەو کوردانەژەکەم کە لە دەرەوەی ئەو چوار پارچەش ئەژین بە بۆنەی ڕۆژی نەورۆز کە ساڵی کوردیە ساڵی سەربەستی کووردە من لێرەوە داوا ئەەکەم لە دەسەڵات کە بتوانن ئەم بۆنەیە کۆکەنەوە پارچە پارچە نەبێ هەرکەس لە شارێک و لە وڵاتیان لە پارێزگایەک ئەم بۆنێ بکە بەڵکو هەر شارێک بتوانێت لە جێگایەک دەستنیشان بکرێ ئەم بۆنەی یاد بکرێت چکە ئەم بۆنە زۆر گرنگە بەڕاستی ئەمە کوردبوونی خۆمان ئەسەلمێنین لێ بۆ جارێکی تردوباتی یەکەینەوە بۆ هەموو دنیا کە ئێمە کوردین و هەر کوردەبین و هەر نەتەوە خاڵی خۆمان بە هەموو دنیا نادەین و دژی ئەو دژمنانە ژەوەستینەوە کە یانەوێ خاچی کوردستان داگیرکەن و کورد لەناو بەرن بە تایبەتی نەورۆز جێژنێکی کووردە دەبێ هەموو کورد بەڕاستی بیکاتە ڕۆژێکی مێژووی بۆ خۆی پێویستە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ گرتووی ئەم یادە بکەنەوە و بتوانن پێکەوە هاوکار بن بۆ دەستەوایی و برایەتی ژیاننەوەی هەستی نەتەوایەتی کە بتوانین بە هەموو لایەک کوردستان بەرەو پێش بەرین. پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کوردانی کوردستان و کوردانی جیهان دەکەم بە بۆنەی نەورۆزەوە. نەورۆز جەژنێکی کوردەواریە و پێویستە بەرز و پیرۆز ڕای بگرین نەک هەر لە نەورۆزدا بەڵام ئەگەر بین چونکە نەورۆز دەژنی کوردانە لە نەورۆزدا پەیاممان ئەوەیە هەموو ئەحزابەکان یەک بگرن ئاشتی و ئاشتەوایی لە نێوانیان بەرقەرار بێ بۆ ئەوەی خەڵک بتوانیتن بە ئارامی و ئاسوودەتر بژین.